ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی داپۆشینی عیب و عاری خەڵکە نەک حیابردنی و ئابڕووبردنی خەڵک. هەر لەبەرەوەشە تەماشا دەکەی حرامی کردووە لەبەر پاراستنی عیب و عاری خەڵک، حرامی کردووە ئەوەی کە لە نێوان ژن و پیاوە ڕوو ئەدا بڵاوی کرێتەوە. واتە پیاوێک بڵێ لەگەڵ خێزانمە ئاواکەم و ئاواکەم و ئاواکەم سەرجەیی، یاخود ژنێک بڵێ پیاوەکەم ئاوام بۆ کارە سەرجەیی، ئەمە حرامە. بۆچی؟ لەبەرەوەی ئەو عیب و عارانە شاراوە بن لەوەی کە لە نێوان ژن و پیاوە ڕوو ئەدەن نابێ لای هیچ کەسێک باس کرێ. خوشکی بەڕێزم بەتایبەتی ئافرەت ئەچێ باسێکات پیاوەکەم ئاواکە لەگەڵمە ئاوای لەگەڵمە، بزانن سزای و کەسانە چییە. ژن بێ یا پیا بەتایبەتی ئافرەتان زیاتر شتە دەکەن. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. لهمو كسي خرابتر لروجي قيامتا كخرابترين جيغا ومنزلي هيا، خرابترين بلوبايه لا إخوة، شرترين خرابترين إنسان پێت خۆشە لای خوای گەورە خراپترین پلۆپایەت هەبێ؟ پێت خۆشە لای خوای گەورە نەزمترین پلۆپایەت هەبێ؟ ناوەڵڵا. دەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ پلەی کە پلۆپایە و شوێنی خراپ بێت، جێگای خراپ بێت، ئەو کەسەیە، ئەو پیاوەیە کە لەگەڵ خێزانی خۆیان شتێک دەکا و لەگەڵیان سەرجەیی دەکا و دوایی پاشان بڵاوی دەکات. یاخود ئافرەتێک لەگەڵ پیاوەکەیان سەرجەیی دەکا و بەیانی دەڵێ ئاوامان کرد و ئاوامان کرد. ئەمە لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە پلۆپایەکی زۆر زۆر خراپی هەیە. لای خوای گەورە شەڕترین کەسە. چونکە بۆچی؟ لەبەر ئەوەی ئەو سەتر و عیب و عارەکە هەیە نەیشاردەوە بەڵکو باسی کرد. لەبەر ئەوە ئیسلام فەرمانی بە ئێمە کردووە وریای خۆتان من چی ئەکەن لەگەڵ خێزان و پیاوی خۆتانە بینی خۆتان بێ و با هیچ کەسێک نەزانێ. ئەوە ئیسلامە.